نازانم تێدەبووسە بیکەینەوە ها ئەزال ئەزال کورە عەلی ئەزەر شێت بووە دۆزیمەوە یعنی کەنعەمبیرکان لە ڕاستیدا من دۆزیمەوە دەی ئەوە بابەتەکە نییە ئەزەر پێ لێناوە دەچێ بەرەو ئەمنترین و نهێنیترین شوێنی ئەو پیاوە هەموو نهێنیەکانی ئەو لەوێن بە تەنیا خۆی لەوێنە یعنی سێچوارێکی وەکو ئەویش لەوێن بەرەو تووڕەکردنی ئەوان دەچین زۆر خێرا دەڕۆین کورە ئازال بۆ تۆ شێر نەبووی بۆ خۆت با دەزانی دووبارە بەرەو بەهێزترین پیاو دەڕۆی کێوە دەچین بەپێ خۆمان دەچینە دۆزەخ من هەناسەم تەواو شتێک بڵێ کاکە عەلی لە من نا گوێ لە تۆ دەگرێ باوکە مەڕۆ خۆت بە کوش دەدەی ئەزال دەتەوێت بپەڕیەوە ژوورێ ئەو پیاوە کۆتاییت پێدێنێ ئاخر بۆ بۆچی براکەم بۆ هەرنا بەڕاستی پێمان بڵێ بۆ دەچی ئەیشان لەوەیە ئەگەر ئەیشان ئەو کوڕی نەفەوتان بە من مەڵێن عەلی ئەو کوڕە بە کوش دەدا خەریکە دەبورێمەوە لەگەڵ ئەو گۆرانیە باشە مادەمەرە بێکەوە بێڵێین نا ئەوەندە متمانم بە دەنگی خۆم نییە ناگیانە باسی دەنگ ناکەم بۆ مناڵە هەڵەپاسی نەکردووە ئەوی بکەنی ساڵ مادەم وایە گەڕ لەسەری بێ گۆرانی یەکەم یالبوومی داهاتوو بەنا ئێشم دەبێ نابانای ئەلبومەکە ئەیشان بێ من پێش ئەوەی ناوەکەی خۆم بگۆڕم پێویستیم بە ڕخسەت دانی پێدابنێ بەبێ کەسی خۆشی لێوەرناگری هەموو شتانی لەو بەری هێڵەکەیە هەموو ئەو شتانە هەرچەند جوانیش بن خۆشی و ڕابواردنەکانتان هەموو ئەو شتانەی کە حەستان لێ کردووە بە تەنیایی چێژی لێوەرناگری دانی پێدابنێ هەموو شتێک لە جێ خۆیەتی هەموو شتێکم کرد خۆشی جەماعە لە جێە جەماعە چونێتە جێوی خۆیانەوە بەڕاستی وا دەڵێ کاکە کوڕە بەسەوە چەندەمی جارە ئێمە گوڵەکە دەنێرین کچە لەندە بۆ کەسێکی تر نەکە ئەوە چی ڕوو دەدا لەوێ کاکە کوڕە خۆ تۆ لە ئەزڵ پارەیدانی تۆچی کوا نەرمین وەرە خوارە با نەرمین بێ یەک دونیا پارەم بۆ گوڵانداوە هێزەوە دەبێت زەردەخەرە بۆ ئەم بکەی تێگەشتی دەبێت لەنجە بۆ ئەم بکەی تێگەشتی تۆ لە چ کنارە کاتووی دابەزە لە سەشانەوە یەک وشەیەتر لە دەمە دێتە دەرەوە سەر و چاوت کرد دەکەم وەرە هێشتا زۆر گەنجی پێش کەمێک تۆزێک دەلەرزی ڕاستە کەمێ دڵم کەوتە لەرزە بەڵامی ناوێ دڵ لەرزیم خەلاوە بەڵام باش خۆت گرتەوە بەم زوانە دەبێ هونەرمەندێکی گەورە زوو خۆت ئامادەکە خۆت ئامادەکە
زۆر سپاس. خۆ من هیچم نەکردووە. هەمووی بۆ خۆت کردت. تۆ سەرکەوتی. تۆ نەبووای سەر نەدەکەوتم. گەر ئەو پیاوەت فێرەن دابایە دەرەوە هەموو شتێک تێک دەچوو. سپاست دەکەم. ئەفەندێک لە دەرۆ چاوەڕێتە میوانی تۆیە. هەموو میوانەکانم لێرن. کێیە؟ ئەزەل بەیرەکتار. Ve sağ çıkabilmek senin iklimlerinden. بێتەلەکەی پێ بدەن. من زۆر لەو دیمەنانە بێزار بوومە. ئەزەل تۆ هێشتا بێزار نەبووی؟ پیرۆزبایی لێ دەکەم. شوێنەکەمت دۆزیەوە. بۆچی نایتە ژوورەوە؟ ناتوانی بێتە ژوورەوە چونکە ئێوە لە خوارەوەن، چونکە ئێوە لە دەرەوەن. دیوارێکی ئاوها لە نێوانماندا هەیە. گەر بشتانەوێ ناتوانن بێنە ژوورێ. گەروانیە فەرم و هەنگاوێک باوێنە ناو دنیای من. مەترسن وەرنە ژوورێ. نایتە ژوورێ چونکە ناوێری. ئەیشان لەوەیە. هەرە دەبوو ئەس بە ئۆتۆمبێڵەکە بۆ شوێنەی ئۆتۆمبێڵەکە بۆ شوێنە. گەیشتینە شوێنی وەستانی تۆ. شتێک کاتە عەقلیان بێڵێ. من دەڕۆم کاکە عەلی. ئەوە چ حاڵێکی هەیە با بیبینێ. ها باش. کەسێکم لەلایە پێویست بە ناوەکەی ناکەم. حاکمی ئەو بابەتەیە. هەندێک زانیاریم لێ وەرگرتووە. پێتان دەدەم. باو مناڵە بڵێ بچێتە ئەوێ. پێی بڵێ خاڵۆ بە من دەڵێ با بچێتە ئەوێ. باو مناڵە بڵێ کەنعان پیلانی هەموو شتێکی داناوە. هەموو شتێکی 4x4 کردووە. پێدە بگرێ خاڵۆ بۆ خۆت پێی بڵێ. پێی بڵێ پێی بڵێ باقەلە نەکە. ڕێگایەک هەیە. ئەوە دەڵێ ڕێگایەک هەیە. ڕێگایەکی هەیە چونکە لای ئەو جۆرە پیاوانە ڕاستی مەسەلەکە لەچونە ژوورەوەی تۆدا نییە. ڕاستی مەسەلەکە لە نەهاتنە دەرەوەی ئەواندایە. ڕاستی مەسەلەکە چییە؟ نەهاتنە دەرەوەی ئەوانە. بیستێت کوارزە. مەسەلە لەسەرەوە بوون نییە، چونکە تۆ لەو کەسانەی کە لەسەرەوە
بەڵام بەو ڕادەیە سەربەست نیکە بری لێ دەکەیتەوە. ڕاستە لە نێوانماندا دیوارێک هەیە چونکە تۆ لە ژوورەوە دەرگات لەسەر خۆت کرینداوە. هەرێ ژوورەوە زۆر تاریک نییە کەنعان. تۆ خۆ لە ژوورەوە ناوە چونکە ئێمە زۆری تۆ کەمی. نابێ لێرە نابێ ئەویش خۆی ئەمە باش دەزانێت کە لێرە نابێ. تۆ لەم کۆریتە بچووکەت بەهێزی بەڵام لە دەوروبەرت لە هەموو شوێنێک ئێمە بەهێزی. وا بزانم کەسێک بانجی پۆلیسی کردووە. میوانەکان بەڕێکە. لە نێوانماندا دیوارێک هەیە کەنعان لێ تێپەڕبوونی مەحاڵە بەڵام من لە هاتە ژوورەوە ناترسم. دانی پێدا بکەیت تۆ لە هاتەن دەرەوە دەترسی. باشترین خیانەتی کرد. بۆ چاوەڕانی چیت دەکردەوە؟ ئەو پیاوە چی نرخی زۆرتری لە سەردانی خۆی بۆ دەفرۆشێت. پێم وتی نیشان دەدەم 2 دقەی نەبەر یەکسەر پێوتم تۆ ئەمەری. ناڕەسەند. ئیتر ئەمە ڕەفتارە ڕاستەکەیەتی. خیانەت. دووبارە خیانەت. سزاکەی مردنە. لای بنکەی پۆلیسە کاوەلگووەکە لەبەر دەم ئۆتۆپارک چەنگیز ئاتای لە کۆتاییدا لە زیاتی ئەیشان دامرێیە. دەستکەوتی دووهەم بینە سەر خاڵی کورتەیە. ئایشان ئەسلی مەبەستی تۆڵەکەی تۆ لەو نەبووە. ئەو شتێک کە تۆ لە بنچینەدا ویستوتە ئەوە نەبووە کە پێڕابگەێنی. بەڵام نیگەران مەبە، من لە جیانی تۆ پێی دەڵێم ئێمڕۆ سەعات 2 تەواو پێشەوەی ئەیشان هەوڵ بدا من کوژێ بە ناوی عومەر بە سەیرکردنی ناوچاوەکانی پێی دەڵێم کە تۆ چیت. با بزانم چی دەبوو. چیت دەوێ؟ سیرکردن. سیر دەکەم بزانم چی دەکەن. تەنیا دەتوانی یەکە ساڵ بژێری. با بزانین چی هەڵدەبژێری. چی ڕزگار دەکەی. تۆ ئەگەر لێ چاکەیەکی چەند گەورەت لەگەڵ دەکەم ئەو شتانە دەکەم کە تۆ نەتکردم. ئاوەها تۆ دەرسێکت پێداوم بە ناوی تۆڵە لەکوێ دەست پێ دەکەم. وەرە لە تەنیشتم دانیشم. با لێرە تەواو بێ. تۆڵەی هەردوو کشمە. تۆ بخ.
ئەیشان ئەیشان وارنا بنعبرم كرة كرة لقم يا وما وارنا بنعبرم أول شيء ربط ذا كرة أول شيء توشك سي نتيسيب كي ها وسيدكي لا بوسنا وانا كي بتلم وانا كي بتلم وانا كي نكي وسنا نكي وسنا نكي أزهر کاتێک کە نامبەک پرسیاری کرد دەڵام بدەیەوە کاک جەنگیز کە نامبەک هاتە لای تۆ پرسیارش لێ کردی پێی وتی ئەزەل چێیە تۆ چ وەڵامێکت دایەوە هیچ شتێک بۆ خوشکەکەم بوەستە یەک دەقە بەس یەک دەقە چاوەڕێکە بوەستە بۆ خۆی شتێک ناگۆڕێ تۆ دوای کەمێکی تر سندانت دەگاتێ چی بکەم؟ ئەی ئەگەرنت فەبدا؟ تەقەنە ئەوە دەزانین جەنگیز ناتوانانی بیڵێ زۆر لە خۆت مەکە
ئێمە خۆمان دەزانین عومەر کێیە لەکوێ گاڵتە جارێک لەو مەسلەیەدا کاک جەنگیز مادە مەزل عومەرە کە خۆت ئاشکرات کرد یانی دووبارە خیانەت لە عومەر کردووە نەخێر نام کردووە گاڵتە جارێک ئەوەیە کاک جەنگیز لەبەرەوەی تۆ خیانت لەو کرد ئەویش نایە تۆ ڕزگار بکە چۆنە کەنەعام بە پیاوێکی عاقڵە من پێویستە بڕۆم سەعات بۆ 2 عومەر Cengiz! Beydet! Cengiz! من نبكي من خيانة منك تناكردوا من موافات نمود لي ابوي شان عزيز من ذاكر عمر بمن مالي عمر من برامر بوفا مامو ليه ابوي شان عزيز بيو ذاكر عمر توم نفرشت امزارة توم نفرشت عمر رقد بمردن مندا تو شدي دي سامنة رزقار كرت تو چند بنجي عمر جنگيز رزقار كرت نابيني كرم كه اللي اول الشيد به تو عمري ايمي عمر رقد نزامن ببرم وازاني خيانتني دكم بلام دي سناتي رزقارت كدموا عمر ليه بخوش با كاكا نتخوا عمر نتخوا ليه بخوش با چی دەکە؟ وەڵا هەر شتێک کە پێویست نەبی کا دەیکا بۆ خۆ تێدەکا و دەخواتەوە. تۆش ڕێگەی دەدەی؟ بە دوای بەفردا دەگەڕێم لە مەتبەخ نییە. ئەرێ تۆ زۆرە پیاوێکی؟ بە گەرمی بیخواتەوە؟ بۆچی خواردنەوەی پێ دەدەی؟ بۆچی هانی دەدەی؟ ئەرێ بۆ هاوار دەکەی؟ کوێری؟ بۆچی خۆت لە جێلی دەدەی؟ بۆچی شتێک ناڵی دەترسی؟ جوەرە تۆ حاڵی باوکم نبینی؟ بۆچی شتێک ناکەی؟ ئازاد دەیبینم گیانەکەم باشیش دەیبینم جێلیش نیم ئەوەش دەبینم کە دەستەکانی باوکت دەلەرزن دەزانم تۆش ناتوانێت هیچ بکەی ئەوەش دەبینم وەرە بیگرە ئەوەش دەبینم دەیبینین من دەبەنگ نیم بەڵام ئەوە کاری من نییە خەمی من نییە ئەوە خەمی تۆیە خۆ من نازانم ببمە ڕۆڵی باوکم لێ نازانم پێویستە چی بکەم نازانم پێویستە چی بڵێم تا ئێستاش باش دەڕۆی لەسەری بەردەوام بە
منیش هەیە دەستەکانم بەڕۆنە جارجار بە تۆش بخێنە ژێر ئۆتۆمبیلە ها نا من باس حەز دەکەم لێی خوڕم مەبەستم ئەوەیە کار بکەی با کەمێ دەستەکانت پیس دیار بێ کە هەموو شتێک تەواو بوو چی دەکەیت جەنگیز کە هەموو شتێک تەواو بوو دەزانی چی دەکەم ئەزەل کە هەموو شتێک تەواو بوو دەگەڕێیتەوە سەر قومار نا دەگەڕێمەوە لای خێزانە دواتریش جان کوڕەکەم دەهێنمەوە گوی یەکسەر ئێرە جێ دێڵم دەم خۆش جەنگیز دەمێک و بیرم لێ کردبەوە دەبێت کەی ڕوراستەکەینی خۆتم پیشام بدەی خۆت لە جێلی مەدا وات پیشاندا متمانم پێ دەکەی ئێستا چی بوو لە ناکاو چاوت کرایەوە بۆ پیاماوە لە دنیا تۆ بناسێ متمانت پێ بکە کەنعان لەوانەیە ئەوەندە پیاوێکی عەقڵی چۆن تێناگەی کوڕم من دەمەوێت کەنعان بڕوخێنم دەمەوێت دووبارە بیتەوە عومەر دەمەوێت بە ڕێگایەک سەرت بەرزکەمەوە تا لێم خۆش بی عومەر بێیان ئەزار بێ وا دەکەم بڵێ لێت خۆش بووم ئەسڵەن دەمەوێت هەموو شتێک لە لای من بێ هەتیوی دەبەنگ تۆ یەکەم کەسی خێزانەکەمی خراپم بەهێزیشم من جەنگیزم تۆ شەر عومەری وەک جاران من جەنگیز تۆش عومەر تا مردن جەنگیز عومەر هەروها ئەیشان ئێوایە کە هەموو شتێک تەواو بوو ئەو عەلیەی پەشیمانە زوڵم لێکراوە دووبارە خلیسک دەگرێت تەنها ئەو سێمان لەسەر پێدەمێنینەوە بەڕای تۆ کە هەموو شتێک تەواو بوو ئەیشانم لە بەرامبەر خۆم دیت چی دەکەم چی دەکەی کوڕە ئەزال چارەنووسی ئێمە دیارە ئێمە بۆ کردنی یەک یاری نەهاتوونێتە دنیاوە دووبارە 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 هەموو شتێ دەکەیتەوە ئەوەی پێویست بکە هەروەها مەسەلەی جانیش لە گۆڕەیە بێگومان ئەو بەشی تۆشی تێدایە بە تەواوی بێڵە جەنگیز ئەو شتێک کاتی خۆی لێم کردی کاتێ هەموو شتێک تەواو بوو ئەگەر پێویست بکە پێویستیش دەکا بێ چاون و خاندن دووبارە دەیکەمەوە بە تەواوی بێڵە چی دەکەی ئەو گۆڕە هەیە کە هەموو شتێک تەواو بوو بۆ بردننی ئەیشان و جان ئەو جارە بە دەستەکانی خۆم ئەزەل دەخەمە ناو گۆڕەکەی عومەرەوە جوانە زۆر جوانە چونکە کە هەموو شتێک تەوا بوو جەنگیزی برام ئەگەر پێویست بکە بەڵێ پێویستیش دەکا بۆ گەڕاندنەوەی خێزانەکەم ئەو جارە من بێ چاون و قاندن هەروەها بە تام و چێژەوە براکەم ئەمە چییە؟ دووبارە نووسراوم پێ دەدەی؟ لەبەر دەرگا دۆزیمەوە ئەیشان داوام لێ دەکا ئەوراقی تەلاقدانی بۆ ئامادە بکەم تەلاقم دەدا بەڵێ هیچت دەستکەوت؟ هێشتا لێرەم وەرە تۆ متمانت بە کەسێک نەبێ و لای خۆشت بەندیکەی لەبەر ئەوەیە لێرەی جەنگیز لەبەر ئەوەی پیسی ویست متمانم پێت نییە بۆیە لێرەی ئەو پیسایەتی و ویست و گرەیی تۆ دڵنیام کە ئەم شتانە دەتوان کەنعان بیرکان بە عەرز دادەن بۆیە لێرەی جەنگیز چوار ساڵە پاسەوانەکە لەوەیە 4 ساڵە هەمان ستاف یاری دەکەن ناو کەنعان دەچێت 2 مانگ لەمە و بەریەکێ لە یاریزانەکان لەگەڵ کەنعان کەوتوتە لە مەخاڵەیەوە و توێتی ئەمە ناحەقیە ئەمە ناحەقیە و ڕۆیشتووە لەم پیاوم کۆڵیەوە کەی پێشکەمێک لە قاوەخانەیەکی ئینتەرنێتی گەڕەکەکەمان بوراک بوڵۆک
دوو مانگ لەمەوبەر بەشداری چەندەرێکی کانزایی کردووە بردوێتیەوە دواتر دەستی کێشاوەتەوە ئەوەی لەجێ ئەو بردوێتیەوە کارگەی کانزای بیرکان یەکێکە لەو دێوە زمانەی ڕقی لە کەنعان دەبێتەوە بۆ کارەکەمان دەست دەدا بەیانی تێدەگەین ئەگەر کەسیش دانی پێدانەنێ هەر کەسە و لە لێوارەکی هەڵەکەدایە هەر کەسە و لە لایەکی تەلەکەدا دەوەستێ ئەگەر هیچ کەس نتوانێت بۆ ئەو بەرژی پاڕێتەوە ئەوە هەر کەسە و چاوەڕێ دەکات تا ئەوانی ئەو بەربانجی دەکەن بیرە پێشخەوتن غازە دروست دەکات بەڵام تا شتێک بە شتێک دەبێ بابی خۆینەوە ئەرە دەدەستەکانت بشۆ بۆ خاتری خوا منی شتێک نبینم کاکە ئەی تۆ نەهاتوە کاکە دەتوانم ئۆتۆمبیلەکە لێ بەکارهێنانی چی بابە بڕۆ لای پیاسەیەک وا بڕۆ لای چی هەیە ئەوان هاتن تەفۆ هاتن کێ هات ئەوان کێن ئەلۆ یادگاری ئێرە چییە؟ بۆ ساڵی دێنم ئێرە یەکەم شوێنی عاشق بوونتە نزیکە بەخۆ بەختێکی پەپەرۆش بوو زۆر خراپ عاشق بووم بەڵام لێرە یەکەم جار نییە لێرە دوازار عاشق بووم خۆشەویستەکە چی بەسەر هات؟ دەزانی بۆچی من لەگەڵ ڕامیز بووم دەزانی بۆ جەمنێش ئەگەر چی وەحشی بوو پیاوێکی قاتڵ و ترسناک بوو لەوانێ لەبەر ئەمە بێ ئەوەش هەیە بەڵام دوای ئەوەی هاتە ناو مێشکم و عەقڵم بۆچی منی شەماشتم کرد بۆچی منیش بوومە قاتڵ بوویە قاتیل؟ بۆچی؟ لەبەر کۆنترین هۆی دنیا تا کچی ڕامیسی خۆشەویستبنی بکەوێتە بەردڵ ڕامێش ئامادەی کاکە؟ ببوورە دواکەوتە نا باش بوو
داناوە 20 ساتەڵی داناوە بەخێر هاتی بۆ نێوانمان کاک مەمەد. چۆن دەست بە هەواڵەکە دەکەی؟ یەک بە دوای یەک یاخود لەسەرتاوە کەمێ باسی بکەم؟ بێگومان لە پێش چەند ساڵێکەوە دەست پێ دەکەم لەو ڕۆژەوەی کە قارەمانەکەمان لەگەڵ کاکەم یەکتریان ناسی. باشە قوماری دەکرد و لێی دۆڕان بە دوایەوەن لە پیاوە خراپەکەەوە جوانە پێم خۆشە. لەپڕ لە پیاوێک دەدا پیاوەکە تازە هاتۆتە ناو مەیدان پڕە بەڵام ئەوەی ئێمە واز لێ نەهێنێ هەمیشە بە دوای ڕادەکا. ئیتر قارەمانەکەمان لە دوایەوە گەنجە نابێتەوە بەیەکەوە باش لێدورنەوە دواتر وردە ئەو دوانە دەبنە ئیمپراتۆرێکی گەورە. بۆیە قارەمانەکەمان پێش ئەوەی ئاوا مهم بێتە مەیدان مافیایەکی گەوری ترسناک بۆ پێشتر دەجێ و دەکوشێ. ئەمە چیە؟ ئەم چیرۆکە باشتر نییە؟ چیرۆکی وحشەکە بەس نییە؟ چیرۆکە ئەسڵەکە چیرۆکی کەنعان بیرکان نییە؟ تۆ هەڵی تەمەنت کرد. خاڵۆ هەستایەوە سەر پێ؟ ئیتر کەس ناتوانێت دووبارە من بخاتەوە سەرەوە جێگایە. چی دەڵێ؟ تاوڵە بێنین و زارەکان باوین؟ ئەزە لە خوارەوە چاوەڕێ دەکەم. با چاوەڕێ نەکە. با بڕوە. با بڕوات. تۆ لەگەڵ خەڵۆ بمێنەوە پەیامەکەم پێگەیشت ئاوا خۆم شۆش کردو هاتین. دەی باشە من بۆچی بمێنمەوە؟ کە لە بەندیخانە بووین دەزانی چۆن دڵنەوەی خۆمان دەکردەوە لە ڕۆژنامەکان وێنەی جادە و کۆڵانەکانمان لێ دەکردەوە سیرمان دەکرد چی گۆڕاوە و چی زیاد بووە. خراپترین لایانی لە بەندیخانە بوون ئەوەیە لە هەموو گۆڕانکارەکاندا دەبڕێ و تووشی شۆک دەبی کە دەیتە دەرەوە. باسی جادە و کۆڵانەکان بکە بۆ خاڵ وەک هاوڕێی خۆت قسمەتی بکە. لە تۆ پیاوە چەندە خۆش دەوێ؟ دەکرێ بێم؟ خاڵۆ لە باخچەکە کەمێ پیاسە بکەین. باشە دەی تا شۆرباکە تەواو نەکەی قسە ناکەین. ئەلی حەز دەکەی با ئێوارە یەکتی ببین باشە؟ باوکە دەبێ و شۆربایە بخۆیت. زۆر جوان دەرچووە. ئێمە دەردەچین عەلی. باوکە تا دێینەوە شۆربای دەبێت تاوا کرد بێ. دواتر لەگەڵی ڕێکەوە باشە؟ ڕێک نەکەوتین بەڵام با بڵێن ڕێککەوتین کچم. باشە کچم. بۆ خاتری من. ئازاد باسی کرد دەتەوێت دەربارەی کەنعان لەگەڵ ڕامیز قسە بکەی لەبەر ئەوەی خاڵۆ تەواو دەیناسێ بە هەر حاڵ گرنگ نییە. باش دەیناسێ ئەوانەی باش دەیناسن تەنها ڕامیز نییە.
دەتەوێت چی بزانی؟ هەموو شتێک دەمەوێت بزانم ئەو چۆن پیاوێکە. کەنان بەڕوخسار گەنجێکی سەرنجڕاکێش و بەزەوق و بەڵام چەند زیاتر بیناسی لە شتێکی تێدەگەی. چۆن بیڵێم لە زەوقە پیسەکانی کەنعان تێدەگەی. بە فێڵێکی بچووک هەر کاتە بیوێ دەتوانێت تۆش بکاتە هاوبەشی زەوقە پیسەکانی. پیاوە کاتی بینانی بە دوو ئاوێنە یەڵە کەمێ سپۆرت بوو. ئێستا پەتپوتێ بەیەک ئاوێنە چۆن سپۆرت دەبێت؟ تۆ ئاوا دەڵێ بەڵام شتێکیش هەیە. ئەو پیاوە پێشەوەی ژم بێنێ بە یەک ئاوێنە خۆی دەڕازاندەوە، بەڵام ئێستا بە دوو ئاوێنە ئینجا و پەرپوتەی لێ دەرچووە. فرود خۆش بێت سێری من دەکاتن وەکو تۆ ئەوە پەرپوت نیم بکە کەس قسان بۆ نەکا. ئەوە سێری چی دەکەی بچکۆل؟ هیچ. خۆ جوانێکت نییەوە لە خەڵکی دەکات سەیرت بکەن لەبەر بێسەر و بەریە خەڵکی سەیرت دەکەن. کاکە ڕاکە خاتون نەرمی شتێکی بەسەراتوە. با پێت بڵێم دەزانم مەناقل لە پووری منداوە منیش زۆر گەڕاوم بە دوای پورت بەڵام نەمدۆزیەوە چی بکەم؟ سیونە و نیو لەوانەیە تووشی گەشتکەیکە. ئێدا چ دەبێ؟ دەرمانی بۆ دەنووسن چاک دەبێتەوە دوای 3-4 ڕۆژ هەڵدەستێتەوە سەر پێ. 3-4 ڕۆژ؟ خراپ سەرمای بووە خوا بکە ئاواز و هەستێتەوە. کاکە بۆ تێکچووی؟ داوەتێکی تایبەتیم کردووە. حاکمەکانم داوەت کردووە. پێویستە جەوێکی خۆش دروستکەین. تاوەکو ئەو کارێکە تێکەوتون زۆر نەخایەنێ. ئێمەش خۆشی دەکەین. هایچی ڕامیز بەیانی کە ئەوان دێن چێ دێتە سەر شانۆ. سەلما با سەلما بێنە سەر شانۆ کاک سەعید یانی ئەو بێنن. سعید ئەتەوێ بە قسەی مناڵێکی دەمڕوتی ئاوا کچەت چیمە لە شوێنی من دێنیتە سەر شانۆ سێریکی من و ئەوکە تەنانەت بۆ حاڵشمەوە توانم زۆر باشتر گۆرانی بڵێم لە چاو ئەو کچەت چیوە. ڕاستە سەلما بێئەزموونە. هەموو خەڵکی خولیای دەنگی سەلمان کاک سەعید لە ڕۆژنامەیەکیشدا نووسراوەکە سەلما هونەرمەندی گەورەی داهاتووە. بەڵام هێشتا و مناڵە. کاک سەعید با کەس هەڵە تێنەگا خاتون نەرمینیش دەنگی خۆشە بێگومان بەڵام سەلما بچووک نییە گەنجە 10 ساڵ لە خاتون نەرمین گەنجترە واتە دەقات جۆش و خۆشی زیاتر دەبێت لەسەر شانۆ. حاکمەکان مێشکیان بە کۆبوونەوە داواکاریەکان ماندوو بێتاقەتە حەزیان بە بینینی شتێکی زیندوو پرجۆشە مادام بە تایبەت داوەتکردوون پێکەوایە بە جەوێکی تایبەتیان بۆ دروستکەین شوێنێکی ئاوا گەنجانە و پرجۆش و خۆش. ڕاستەکە ڕێکخستن ئایدی تۆیە شتێ بکە بزانم باو سەلماش تاقی بکەینەوە. من دەچم بە کچە تیمەکە دەڵێم. بۆچی وەک مرۆڤی ئاسایی بەفرۆکە نەڕۆیشتین؟ ئیزعاجە هەموو شتێک بۆ تۆک لە عاپە وایە وانە؟ هیچ بربەستێک لێ بەردەمتان نییە؟ ڕەن نییە گیانە ئیلا هەر دەبێ ببێ. چییە؟ نازانم هێشتا پێی نەگەیشتوم. ئەی لێی پەشیمان بوویتەوە؟ ئەو شتێک کە پێی دەڵێم ویجدان پێڵەکە لە خۆمانی دەکەین ئەیشان ئێمە دەزانین چیمان دەوێت بەڵام کاتێ بەویستی خۆمان گەیشتن دڵمان گومان لە ویستە دەکا وامان لێ دەکات پەشیمان بینەوە. دەزانیم بەم هەوپارەیە چیم کڕی سەربەستیم ئەو یاریە ویستم ئەوم کڕی و بەهۆیەوە توانیم یاری بکەم توانای مرۆڤ بوونم کڕی
مرۆڤایەتی شتێکی ئاوایە؟ زاوی بە جۆش و خۆش بوویت مەراخت کردووە؟ کەنعان بەقەدەر تۆ پارەم نییە بەڵام ئەو سەربەستەی تۆ باسی دەکەی من لە تەمەنی 15 ساڵدا لە ژوورێکی پیسی ئوتێلدا بەدەستم هێنا منت ڕاستی کردووە؟ منت ڕاکێشاوتە لای خۆت قەت ئاوە بیر لە من مەکەرەوە باسی ئەوە بۆ من مەکە چیت پێ دەکرێت ئەگەر دەتوانی پێشانی بدە کاپتان ڕۆتان دەیگۆڕین بەرەو ژمارە 4 بێ زەحمەت ژمارە 4 مانای چییە؟ هەروەها گەر بکرێ کە دابەزین ئەم کاغەزە بگەیتە دەستی جەنگیز خراپ نییە